وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم دەیەوێت گۆڕانکاری لە گرێبەستی ئەلیکترۆنیدا بکات. دوو سەرکردەی باڵای سوننە سەردانی هەولێریان کردو، یەکێتیش لە سەردانەکەیان نیگەرانە. کاندیدێکی سەرکەوتووی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆی بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کاندید کرد. ساڵتان لەبێت لە شارپرێسە و گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. دوو سەرکردەی باڵای سوننە سەردانی هەولێریان کردو، یەکێتیش لە سەردانەکەیان نیگەرانە. دوای هاتنی دوو سەرکردەی باڵای سوننە بۆ شاری هەولێر، یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانی خۆی ئاشکرا کرد و ڕایگەاند ئەو جوڵەیە لە دەرەوەی ویستی یەکێتی بووە و ئاگاداری ئەو سەردانە نین، چونکە بڕیارێکی دیکەیان لەگەڵ پارتی هەبووە. ئەمڕۆ هەردوو سەرکردەی دیاری سوننەکانی عێراق محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر کە هاوپەیمانەتیەکیان لە عێراق ڕاگەیاندووە گەیشتنە شاری هەولێر و بۆ کۆبوونەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. دوای هاتنی ئەو دوو سەرکردەی سوننەکانی عێراق، سەرچاوەیەکی باڵای نێو یەکێتی بە شارپرێسی ڕاگەیاند. یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانە لەو سەردانە و پێی وایە جوڵەیەک لە دەرەوەی ئەوان هەیە، چونکە هەردوو حیزب بڕیاریان هەبووە پێکەوە بچنە گفتوگۆوە. سەرچاوەکە وەشی نەشاردەوە ئەم سەردانەی حەلبوسی و خەنجەر بۆ هەولێر و کۆبوونەوەیان لەگەڵ پارتی بەبێ ئاگاداری یەکێتی پێشاتێکی نوێیە بۆ ئەوان. کاندیدێکی سەرکەوتووی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆی بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کاندید کرد. دکتۆر موسە نامین کاندیدی سەرکەوتووی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ پەرلەمانی عێراق ڕایگەاند خۆی بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کاندید دەکات و دەیەوێت سەرۆکایەتی پەرلەمان دەنگی ئۆپۆزیسیۆنیشی تێدا بێت. وتیشی خۆ کاندیدکردنی پشت ئەسوورە بەو کارانەی لە ڕابردوو کردوویەتی ئەمیندار و سەرکردایەتی حیزبەکەشی پشتیوانی لێ دەکەن. دکتۆر موسە نامین باسی لەوەش کرد بەم خۆ کاندیدکردنەی حیزبە سیاسیەکان دەخاتە بەردەم تاقیکردنەوە. ئەگەر بە تەواوی لەگەڵ یەکریزین پێویستە ئەوانیش پشتیوانی بکەن. ئەوەش لە کاتێکدایە سەرۆکی پەرلەمانی عێراق دوو جێگری هەیە و یەکێک لە جێگرەکانی وەک عورفێک بە کوردراوە و لە ناو کوردیش لە خولی پێشوو لای پارتی دیموکراتی کوردستان بووە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم دەیەوێت گۆڕانکاری لە گرێبەستی ئەلیکترۆنیدا بکات. بڕیارە سبەینێ لە وەزارەتی ناوخۆی هەرێم کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت و تایدا بڕیاری نوێ لەبارەی گرێبەستی ئەلیکترۆنی بدرێت. لیوا عەبدولقادر عەزیز بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان ڕایگەاند بڕیارە سبەینێ کۆبوونەوەیەک لە وەزارەتی ناوخۆ بکرێت و کۆبوونەوەکە تایبەتە بە گرێبەستی ئەلیکترۆنی و ئەو بڕیارەی وەزارەت جارێکی تر تاوتوێ دەکرێتەوە. بەپێی بڕیارێکی نوێی وەزارەتی ناوخۆی هەرێم لە کاتی کڕین و فرۆشتنی هەر ئۆتۆمبیلێک دەبێت گرێبەستەکەی ببرێتە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ بە 25,000 دینار پەسەند بکرێت و لە ماوەی یەک مانگدا خاوەندارەتی ئۆتۆمبیلەکە بگوازرێتەوە. ئەو بڕیارەش لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕزایەتی بەشێکی زۆر لە هاوڵاتیان و بە تایبەت فرۆشێرانی ئۆتۆمبیلی لێکەوتەوە. شارپرێز زانیاری ورد و گرنگ لەبارەی دەستگیرکردنی سەرکردایەتێکی یەکێتی ئاشکرا دەکات. بە گوێرەی ئەو زانیاریانەی شارپرێز لە سەرچاوەیەکی متمانە پێکراوی ناو یەکێتیەوە دەستی کەوتووە غازی کەرکووکی لەلایەن هێزێکی ئەمنی تایبەتی یەکێتیەوە دەستگیر کراوە و ئێستاش لە ژێر لێکۆڵینەوەدایە لە دەستگای زانیاری ئەو حیزبە. لەو زانیاریانەی دەست شارپرێز کەوتون هۆکاری دەستگیرکردنی سەرکردایەتیەکەی یەکێتی بۆ پرسی ژەهر خواردکردن دەگەڕێتەوە کە بە گوێرەی چەند شایەت حاڵێک کە قسەیان لەسەر کردووە بۆ دەستگای زانیاری یەکێتی غازی کەرکووکی تۆمەتبارە بە ژەهر خواردکردنی ژمارەیەک فەرماندە و بەرپرسی باڵای یەکێتی و کەسانی بیانیش هەر بە گوێرەی زانیاریەکانی شارپرێز ماوەیەک لەمەوبەر ژمارەیەک کەسی نزیک لە غازی کەرکووکی دەستگیر کراون بە تۆمەتی ژەهر خواردکردن و ئەوانیش دانیان بەوە داناوە کە ناوبراویش دەستی لەو پرسەدا هەیە. هاوکات هەر لەو زانیاریانەی تایبەت بە شارپرێز دراون ئەمریکا و هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانی دیکەش کە لە عێراقن داواکاریان ئاراستە یەکێتی کردووە بۆ دەستگیرکردنی ئەو سەرکردایەتی خۆی. دەستگامنیەکانی یەکێتیش بە شێوەیەکی نافەرمی ئەویان بڵاو کردوێتەوە کە بە پێی دیسپلینی حیزب و پەیڕەوی ناوخۆی حیزبەکەیان لێپێچینەوە لەگەڵ هەر کەسێک دەکەن کە تێوەگلا بێت لە هەوڵی تیرۆر و تاوانێکی گەورە چ ناوخۆی بێت یاخود دەرەکی. بەو پێش کە دەرکەوتووە غازی کەرکووکی بە هەوڵی وڵاتانی هەرێمی پلانی بۆ ژەهر خواردکردنی ئەژی ئەمین بەرپرسی دەستگای زانیاری یەکێتی داناوە دەست بەسەرە و لێکۆڵینەوەکان لەگەڵیدا بەردەوامن. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند داهاتی نەوت لە ساڵی ڕابردوودا نزیکەی 7 ملیارد دۆلار بووە. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد مانگانە زیاتر لە 91 ملیار بەرمیل نەوتیان هەناردە کردووە و لە ساڵی ڕابردوو هەناردەی نەوتی عێراق گەیشتۆتە 1 ملیار و 102 ملیۆن بەرمیل نەوت. ئەوەش خراوەتە ڕوو نرخی هەر بەرمیلێک تێکرا
زیاتر لە 68 دلار بۆ کۆی گشتی داهاتی نەوت گەیشتوتە نزیکەی 69 میلیارد دلار. وەزارەتەکە باسی لەوەش کردووە لە 170 نەوتی هەناردەکراو بۆ چین و هندستان بۆ ڕێژەکەی تریشی بۆ ئەوروپا و ئەمریکا بووە. خواتان لەگەڵ.